سڵای خۆی گەورەتان لەبێ خۆشەویستانم من محەممەد شەماڵ لە پەیامی گەشتپێدان و لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پێنج پێشنیاری زۆر گرنگ کە ئەگەر بێت و پێکەوە کاری لەسەر بکەین ئەوە ڕەمەزانێکی زۆر تایبەت و زۆر سەرکەوت و بەسەر دەبین. خاڵی یەکەم داوای لێبوردنکردن لەو کەسانی کە ئازارمانداون و مافیامان خواردووە، چونکە ناکرێت ئێمە لە نێو مانگی ڕەمەزانە بین و کەسانێک کە بن ئازارماندابن و مافیامان خوارد بێت. خاڵی دووەم بەڕۆژووبوون لە خۆ خراپەکان. بۆ نمونە دەکرێت لای خۆتەوە چەند خوێکی خراپ بنووسیت و هەوڵدەی تێیدا لە سیرۆژی مانگی ڕەمەزانە تێیدا بەڕۆژوو بیت و فۆکسی تابت بکەیتە سەریان، وەکو حەسوودی، بغز و کینە یاخود بە دواکەوتنی عیبی خەڵکی. خاڵی سێیەم بەڕۆژووبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکان. دەکرێت چەند کاتژمێرێک تەرخان بکەین بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و دواتر تەواوی تۆڕە کۆمەڵایەتەکان دابخەین، چونکە تۆڕە کۆمەڵایەتەکان یەکێکن لە هۆکارەکانی لاوازبوونی پەیوەندی نێوان ئێمە و خودا و هەروەها پەرچشەکانمان. خاڵی چوارم زیادکردنی کاری خۆبەخشی، چونکە کاری خۆبەخشی هۆکارێکە بۆ پڕکردنی کێش و چاکانمان، ئەویش بەوەی بەدابشکردنی چەندەنکێکی خورما بەسەر ڕۆژواندا، یاخود بە بردننی قاپێک شۆربە بۆ دراوسەکانمان، یاخود بە هەڵگرتنی کیس و زەرفی شتومەکی دەستی بەساڵاتچوویەک بۆ بەردەم دەرگای ماڵەکانیان. خاڵی پێنجەم و کۆتە ئاگادار بین شەپۆلی دراماکان لەگەڵ خۆیانە نەمان بن. من نامێ زۆڕق بم لەگەڵتانە، نامێ بڵێم تەماشای دراماکان مەکەن، بەڵکو دەمەوێت بڵێم لانی کەم با لە مانگی ڕەمەزانە کەمیان کەینەوە. بۆ ئەوش بیرۆکیەک هەیە بۆت، دەتوانیت ناوی و درامانی کە زۆر تامەزۆی بینینیان دەکەی لای خۆت تۆماری بکەیت و پاشان دوای مانگی ڕەمەزان جارێکی تر تەماشام بکەیتەوە، چونکە دراماکان دووبارە و سێبارە دەبنەوە، بەڵام مانگی ڕەمەزان کاتێک دەڕوا جارێکی تر دووبارە نابێتەوە. لە کۆتاییە هیوادارم هەمومان پێکەوە ڕەمەزانێکی زۆر تایبەت و زۆر سەرکەوت و بەسەر بەرین.